شەڕی نیوان تاالبانەکانی ئەفغانستان و هێزەکانی حکوومەت لە ئوستانی کندوز لە باکووری ئەفغانستان 44 کوژراوی لێکەوتەوە و دەیان بریندار. فێرتر لە 80 کچی خوێندکار کە لەلایەن بۆکو هەرەمەوە ئازادکران ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی نێجێری محەممەد بوهاری کۆبوونەوە. کچەکان 3 ساڵەمەوە پێش لە خوێنداکەیاندا ڕەفێنرابوون. یاخیبوانێکی گۆمان لێکراو لە تایلەند ئۆتۆمبیلێکی بۆمبڕشکراوین لە دەرەوەی شاپینگ سنتەرێک لە باشووری وڵاتەکەدا دەقاندەوە و بەلایکەن 37 کەس بریندار بوون پێش هەڵاتنیان. تەقینەوەی ئۆتۆمبیلێکی بۆمبڕشکراوە دەرەوەی ڕستورانێکدا لە مەگادیشۆ 6 کەسی کوشت، لە نیوانیان ژەنڕاڵێکی باڵای لەشکەری سۆمال. گرۆپی میلیشیەکانی ئەلشەهاب بە پرسیارەتی خۆیان لە تەقینەوەکەدا ڕای